دەیەوێت بە سەرکێشیەکانی خۆری لە گۆڕەپانی نێودەوڵەتی ئاوانە بێت و بەردەوام ناوی لە ناواندا بێت. دەیەوێت جیهان قایل بکات کە زلهێزە و وەک وڵاتێکی خاوەن چەک و کەرەستەی سەربازی و ئەتۆمی سازشی بۆ بکرێت. ساڵی 2007 یەکلایەنە تاقیکردنەوەی ئەتۆمی و موشەکە دوورهاوێژەکانی ڕاگرت. بەردەوام هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی دەکات ئەگەر پەلامار بدرێت. کەمترین زانیاری لەسەر ژیانی خۆی و خێزانەکەی و وڵاتەکەی هەیە. وڵاتێکی تەواو داخراوە و گیرۆدەی دەست تەمکاری بنەماڵەی دەسەڵاتدارە. کۆریای باکوور داخراوترین وڵاتی جیهان و خاوەنی ڕێبەرێکی شێت و سەرکێش. تەنها لەم ساڵدا تاقیکردنەوەی لەسەر 50 موشکی جۆراوجۆر کردووە. چەند ڕۆژی ڕابردووش نوێترین تاقیکردنەوەی موشکی لەسەر موشکێکی زۆر مەترسیداری زەبەلاح کرد. پێشتر کیم جۆنگ ئون ڕێبەرە گەنج و سەرکێشەکەی کۆریای باکوور تەنها هاوسەر و خوشەکەی دەردەکەوتن لەگەڵیدا. بەڵام لەم ڕۆژانەدا بۆ یەکەم جار کچەکەی لەگەڵ خۆی دەرخست و بوو بەجێی سەرنجی میدیاکانی جیهانی. قسەی زۆر لەسەرەوە دەکرێت کە کیم جۆن ئون نایەوێت دوای خۆی دەسەڵات بداتە خوشکەکەی کە هەژبوونێکی زۆری بەسەر خۆی و وڵاتەکەەوە هەیە، بەڵکو دەیەوێت ژن و کچەکەی بێنێتە پێشەوە. دەستگا هەواڵگریەکان باز لەوە دەکەن کە ڕێبەرە سەرکێشەکەی پیۆنگیانگ 3 منداڵی هەبێت. لە ئێستادا خاوەنی موشکێکی زەبەلاحە بە ناوی درەندە و چەند ڕۆژی ڕابردوو تاقیکردنەوەی لەسەر کرد. قسە لەسەرەوە دەکرێت موشکی درەندە کە کیم جۆن ئون زۆر دڵی پێی خۆشە بگاتە خاکی ئەمریکا. بەڵام ئەمریکیەکان هیچ بایەخێکی پێ نادەن و دەڵێن ئەوە نییە جێی مەترسی بێت. ڕێبەرە سەرکێشەکە لە چی دەترسێت؟ راپۆرتە نێودەوڵەتیەکان باز لە لاوازی توانە ئاسمانیەکانی کۆریای باکوور دەکەن بەهۆی کۆنی فڕۆکە شەڕکەرەکانی و بێتوانایی لە سیستەمی تەکنەلۆجیای پێشکەوتوی بوارەکە. هەواڵگری بەرگری ئەمریکا دەڵێت هێزی ئاسمانی کۆریای باکوور 900 فڕۆکەی شەڕکەر و 300 فڕۆکەی بارهەڵگر و 300 هەلیکۆپتەری هەیە کە زۆربەیان لە چین و یەکێتی سۆڤێتی پێشوو وەرگتووە. فڕۆکەکانی ئەوەندە کۆنن یان پشتی پێنابەسێت بۆ شەڕ یان هەر ستۆک بوون یان ماوەیەکی تر ستۆک دەبن. هەرە فڕۆکە نوێەکانی میگ 29 سۆڤێتە، ئەوانەش لە هەشتاکان کڕیوێتی. کۆریای باکوور بەهۆی گەمارۆ نێودەوڵەتیەکانەوە ناتوانێت سوتەمەنی بۆ فڕۆکەکانی دابین بکات. نەشتوانێت مەشق و ڕاهێنانی پێویست بۆ فڕۆکە و فڕۆکەوانەکانی دەستەبەر بکات. ئەوە جگەلەوەی ناتوانێت بە شێوەیەکی دروست چاکسازی لە چەکە ئاسمانیەکانیدا بکات. هەر ئەوەشە وای کردووە ترسی گەورەی لە شەڕ و هێرشی فڕۆکەکانی ئەمریکا یان کۆریای باشوور هەبێت. ئەگەر شەڕ و ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە نیمچە دوورگەی کۆریا ڕوو بدات چی دەقۆمێت؟ پسپۆڕانی سەربازی دەڵێن مانەوەی دەسەڵاتە سەرکێشەکەی کیم جۆن ئون لە وڵاتە داخراوەدا تەنها پەیوەندیدارە بە جەمسەربەندی ئێستای جیهانەوە. هاوشێوەی دەسەڵاتە فشۆڵ و لاوازەکەی بە شارەسەد و سەدام حوسێن و قەزافی و مۆبارەک و چەندین بنەماڵە و دەسەڵاتداری تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. ئەو ئەگەرە تا چەند ڕاستە کە باز لەوە دەکرێت واشنگتن تەنها بۆ مانەوە و بەهێزکردنی پێگەوبوونی لە کۆریای باشوور و تایوان و ئەو پەڕێکی شوەری ئاسیا و پاراستنی بەرژەوەندەکانی وەک نیوزەڵاند فوو دەکاتە پیۆنگیانگ و دەسەڵاتەکەی کیم جۆن ئون و وڵاتانی تری پێدەترسێنێت. ئەگەر نا ئەو وڵاتە مەترسی جدیە بۆ سەرجیهان.